لە دوای ڕاگەاندنی توشبوونی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا و هاوسەرەکەی بە ڤایرۆسی کۆرۆنا، دەریا بۆیکۆنجۆ یاریزانی مەلەوانی پێشووتری ئۆلیمپیاد لە لاپەڕەی تایبەتی خۆی لا تویتەر وێنەی قاپێک هەڵوای بڵاو کردوتەوە و دەڵێت هەڵوای زۆر دروست دەکەین بۆ پرسا وەک ئاماژەیەک بۆ دڵخۆشبوونی بە هەواڵی نەخۆشکەوتنەکە و هیوای مردنی بۆ ئەردۆغان خواستووە. لە دوای بڵاوبوونەوەی تویتەکە داواکاری گشتی ئەستەمبول با تۆمەتی ناوزڕاندن و سوکایەتیکردن بە سەرۆک و بەکارهێنانی دەستەواژەی تونند و تیژی لە سۆشیال میدیا بڕیاری دەستگیرکردنی بۆ ئەو یاریزانە دەرکرد. هاوکات ڕۆژی یەکشەممە بە هەمان هۆکار داواکاری گشتی فەرمانی دەستگیرکردنی بۆ 8 کەس دەرکرد و لەو ژمارەیەش 4 کەسیان دەستگیر کراون. لە ساڵی 2014 تا ئێستا 160,000 لێکۆڵینەوە لە کەیسی سوکایەتیکردن بە ئەردۆغان تۆمار کراوە و هاوکات بڕیاری زیندانیکردن بۆ 3625 کەس دەرچووە بە هەمان هۆکار.